ئێمە دومین قۆناغمان دەست پێ کردیا لەو بانگەشەی هەڵبژاردن دەستی سەرچاری کۆمەڵی ئیسلامی لە هەڵواسینی پۆستەر و لاڤیتە و فلێکسەکانی کاندەکان بێ فەرق و جیاوازی و لەو بانگەشەی خەرچی خەلیفان بەگشتی زۆر بە دڵسۆزانە زۆر بە خۆمخۆرانە پێشوازیان لێکردە ئێمە لێرە دەستخۆشیان لێ یەکەین. ئێمە ئەم شەو وەکو خوشکان هاوشانی برایانمان کۆبوونێتەوە تاوەکو پشتگیری و پشتیوانی خۆمان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان و کاندیدەکانی دووپات بکەینەوە و هەموو هەوڵێکشمان دەدەین بۆ سەرخستنی لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئینشاڵڵا ماو شەو کۆبووینەوە بۆ لیستی سەرچاری کۆمەڵی ئیسلامی هەموو ئاواتەکەمان ئەوەیە کە ئینشاءڵڵا سەرکەوین و بە ئیزنی خوا ئامادەینە خزمەت بکەین بە لیستی سەرچاری کۆمەڵی ئیسلامی لەبەرەوەی بەردەوام لە خزمەتی خەڵک و نیشتیمان و خەڵکی چەساوەدایە. ئێمە وەکو ئەم شەو شانبەشانی پیاوان هاتووینە سەر شەقام بۆ دەربڕینی دڵسۆزی خۆمان بۆ لیستی کۆمەڵی ئیسلامی کوردستان. ئینشاءڵڵا بە پشتیوانی خوای گەورە سەرەکەوین و چاوەڕێی زۆرش لە کاندانی کۆمەڵی ئیسلامیەکەم بە هیوام لەم هەڵبژاردنە سەرکەوتنێکی مەزنتر لە هەڵبژاردنەکانی ڕابردوویان بەدەست بێن ببنە جێگای ئومید بە خەڵکی کوردستان بەگشتی و هەوادارانی کۆمەڵی ئیسلامی بە تایبەتی. بەڕاستی ئەمە ئەو شەوە لێرە کۆبوونێتەوە بۆ پاڵپشتی لیستی 104 کۆمەڵی ئیسلامی چونکو لیستێکە هەردەم دیفاعی لە خەڵکی مەزلوم کردووە هەردەم دیفاعی لەو ملەتە کردووە چ لە بەغداوی چ لە کوردستان بێ هیوادارم خەڵکی کوردستان بەگشتەوە دەنگ بدا بە لیستی 104 کۆمەڵی ئیسلامی. بەڵێ قوتابیانی پیاوی مرد هەمیشە کەسی ڕازگۆ و دەست و نوێژ و پیاوی باشن و هیوادارم هەمووشیان سەرکەوتوو بوو. دەستخۆشتان لێ دەکەین کە بم شەوە لێرە ئامادە بوون ئێمەش لێرە ئامادە بووین تا پشتگیری لە لیستی کۆمەڵ بکەین لیستێکی خاوێنە ئیشاڵە دەردەچی ئێمەش پێمان خۆشە دەربچی و هەمومان لێرە کۆبووینەتەوە ئیشاڵە دەردەچی و لیستێکی خاوێنە و